ئەگەر ملاحەزەی ئەوەتان کردبێت سەدام کە کوێت دەگرێت لەکوێوە ئەم هەموو دنیاە دەلەرزێ ئەی لە کاتێکە کیمیایی لە هەڵەبجە دەدا و ئەمە مکارەساتە دووزەکە کەس قسەنێگا لەوەیە و حەدە تێدەپەڕێنێکە بۆ دەوڵەتی عێراقی دانراوە لە کاتی دروستکردنیە کاتی ئەو حەدە تێدەپەڕێنێ دەڵێ کوێت محافەزەیەکە لە عێراق لە کاتێکە کوێتی ژێکێکە لەو دروستکراوانەی کە دروست کراوە و ئەمانە هیچ منطقێکی تیان هەیە تەنها منطقی دروستکردن هەیە تۆ ئەگەر سێری خەریتەی جیهان بکەی لە شێتخانە دەژێت ئەڵێ منداڵێک ئاوا بەین کێشاوێت یا لە خۆیەوە هیچ منطقێکی تیان هەیە خەڵکێکی هەیە خەڵکێکی زۆر کەمەکراوە بە دەوڵەت خەڵکێکی زۆری ژەیە جارێ هەر مانەوەی کورد وەکەوەی کە دەوڵەتی نییە بە 40 ملیۆنەوە کە گەورەترین دەوڵەت حساب دەکرێت گەورەترین نەتەوە على ئاساس کە دەوڵەتی نییە ئەمە خۆی چی ڕەت دەکاتەوە هەر خۆی ئەوە نیشان دەدا کە ئەمە منطقی تیانە کوێتێکیش کە بەقەدەر لەگەڵ هەڵەبجە قەزا بووە کوێت دەبێتە دەوڵەت ئەو نابێ ئەمە یانی چی یعنی هیچ منطقێک بۆ بە دەوڵەت بوون نییە لە ڕاستیە ئەوەی مەوزوع ئەوەیە چی بەناو هینەکە دەڕوا مەکینەکە دەڕوا دروستی دەکات چی دروستی ناکات چی مقاومەی دروستکردن دەکات چی مقاومەی ناکات چی قبولی وەرگرتنی شکلەکەی هەیە چی قبولی وەرگرتنی ئەو فۆرمەی نییە کە ئەو هێزانە دەیدەن بە مادەکە چونکە دنیای ڕۆژهەڵات بە نسبەت ڕۆژ ئاواوە لە دوای سەردەمی مۆدێرنەوە ئیتر ئەویش ئەم دنیایەش وەکو هەر شتێکی تر تەنها کەرەستەیەکی خاوە مادەیەکی خاوە یعنی لەناو ڕۆژهەڵات بە نسبەت هێزە چارە نووسازەکانەوە کە گیان دروست دەکەنەوە هیچ نییە جگە لە کەرەستەیەک یعنی چۆن سێری شاخ و دەشتەکان و ئەمانەوە کەرەستە دەکرێت تەبیعەوە کەرەستە سێری مامەڵەی لەگەڵ دەکرێت بە هەمان شێوە کۆمەلگا مرۆییەکانیش وەکو چی مامەڵەیان لەگەڵ دەکرێت وەک کەرەستەیەک بۆ دروستکردن وەک مادەیەک بۆ دروستکردن و ئەم پرۆسەی دروستکردنە جەوهەری دنیای مۆدێرنە ینی دنیای تازە لەسەر ئەم پرۆسەی دروستکردنەوە وەساوە بۆیە ئەوروپا چەند لە دروستکردن هێزە چارە نووسازەکان ئەوانەی کە خاوەندەکانی جیهان ئێستا چەند لە دروستکردن بکەون پەکیان بکەوێ ئەوەندە دەسەڵاتی لەدەست دەدەن و خاوەندیەتیان ینی لەم ناو مێژووە ڕەبتە بە چیەوە ڕەبتە بە پرۆسەی دروستکردنەوە و بۆیە ئەوان بەردەوام پێویستیان بە چییە پێویستیان بەوەیە دنیا دروستکەنەوە بۆەوەی دائیمەت دنیا لە ژێر حکمی ئەوان بمێنێتەوە و لەو کاتەشا لە ژێر حکمی ئەوان دەمێنێتەوە کە ئەوان بتوانن بەردەوام چی بکەن دروستی بکەنەوە جا کێشەکەی کورد لەم خاڵایە لەم شوێنایە تەبەن ئێمە کاتێکە شتانێک هەیە دروستی دەکەین مەرج نییە یەک کەرەستە بۆ دروست بوونەکەیان بەکاربێن دەکرێت چەند کەرەستەیەکی جیاواز بەکاربێن بۆ نمونە کاتێک ئێمە کورسیەک دروست دەکەین پێویستمان بە چی هەیە پێویستمان بە تەختە و هەیە و پێویستمان بە بزمار هەیە کاتێک هەر شتێکی تر لەوانە دروست دەکەن پێویستمان بە چەند کەرەسەیەکی جیاوازەیەوە کە ئەم سیستەمە ڕەبتیان دەکات بە یەکەوە تاوەکو ئەو شتە بێتە دروستکردن ینی دروست ببێت بە پرۆسەی دروستکردنەکە بڕوە بەنسبەت دەوڵەتیشەوە هەر ئاوایە ینی بەنسبەت دەوڵەت نەتەوەوە ئەوەی کە ناونراوە نەتەوە کە نەتەوە نیە لە ڕاستیە ئەو نەتەوە دروستکراوەکەی ئەوەی کە دەبێت کە دەوڵەتە بووین جایتر ناسیۆنالیزم نەتەوەکە لە ناو دەوڵەتەکە دروست دەکات بەوەی کە دێت سیستەمێکی پەروەردەیی سەراپاگیردا دەنێ کە جوود بێتەوە لەگەڵ سنوورە سیاسیەکەی دەوڵەتە ینی یەکەی کللتوری و سیاسیەکەی دەبێتەوە مطابق دەبێت لەگەڵ یەکە ینی دەسەڵاتە سیاسیەکەی تا کوێ ڕۆژ تا کوێ حدودیەوە بوو دەبێت شتێکی تریش دروستکە ناسیۆنالیزم دێ ئەوە دەکات شتێکی تر دروستکە کە مطابق بێتەوە لەگەڵ چیە لەگەڵ ئەو سنوورە سیاسیە بۆ ئەوەی هەموو کە لە شوێنێکی ئەو سنوورە ڕەبت بێتەوە بە مەرکەزێکەوە کە ئەو مەرکەزە ئەو یەکبوونە دروستەکە تەبەن ئەمە بە چەند ڕێگایەکی جیاواز دەبێت یەکێک لەوانەیە دینێک وای لێ بکرێت کە لە هەموو منطقەکە سەراپاگیر بکرێت هەر یەک تخم نییە چەند تخم تۆ دێنی بۆ ئەوەی ئەمانە وا لێ بکەیت کە لە جوود بێتەوە لەگەڵ سنوورە سیاسیەکە چونکە دواتر دەوڵەت لە ڕێگەی ئەم پرۆسەی دروستکردنەوە کە خۆی دروستی دەکاتەوە دەتوانێت چی بکە کۆنترۆڵی سنوورە سیاسیەکەی خەڵکەکەی ناخۆی بکە
کۆنتترۆلی ئەو گروپانە بکە کە گروپە کەرەستە جیاوازانە بکە کە چین کە لەناو سنوورە سیاسیەکان و دروستکردنەکە لە ئەسڵا دەوڵەتەکە نیە ئەمە جوگرافیاکە ناسیۆنالیزم هەڵدەسێ بە پرۆسەی دروستکردنەکە بەڵام کە سنوورە سیاسیەکە دانی پیاندا وەکۆ وایە حدودێک جیا دەکەیتەوە بە دروستکردنی شتێک دەوڵەت تەنها جیاکردنەوەی حدودەکەیە لەبەر ئەوە دەوڵەت بەبێ ناسیۆنالیزم بەبێ نەتەوەخوازی ئەوەی کە پێی دەڵێن نەتەوەخوازی وام نەتەوەخوازیە بێت ئەو پارچە ئەو میلەتە جیاجیانە کە وەکو کەرەستەی جیاجیای شتە دروستراوەکەن ئەمانە کۆ بکاتەوە و فۆرمێکیان بدا کە پێ بدا کە هەمووی ئەو فۆرمە وەرگرن و هەر یەکەشیان وەزیفەیەکی پێ بدا لەو شوێنە ئەمە نایەتە ئاراوە و باشترین تەبەن بەپێی ئەوەی کە ئەو شتەی ئەو فۆرمەی کە وەری دەگرێت ئەو شتێک کە سەراپاگیر دەگرێت کە لە کۆی حدودی سیاسی ئەو وڵاتە دەبێ هین ببێت ینی بیگرێتەوە بەپێی ئەوە نەمەتی شێوازی دەوڵەتەکان مۆدێلی دەوڵەتەکە دەگۆڕێت فەرزەن لە مۆدێلی ئیشتراکیەکەیە دەبێت ئایدۆلۆژیایەکی سیاسی ئەم سەراپاگیریەی تێکەوێت ینی پەروەردەی حیزبی دەبێتە چی هەموو تاکێک دەبێت بۆ پەروەردە بکرێت جام مافی ئەوەی هەیە لەناو دەوڵەتەکە وەکو تاکێک بوونی هەبێ ینی بچێتە ناو چیەوە بچێتە ناو پرۆسەکەەوە و بچێتە ناو ئەو سیستەمەوە کە لەناو دەوڵەتە حاکمە و لێەوە ئەرک و مافەکانی خۆی بۆ دیاری بکرێت لە بلۆکی ڕۆژاواییە کە ئەمەیان دەوڵەتێکی ناسیۆنالیستیە و ئەمیان سۆشیالیستیە لەوێ ئەوەی کە ئاعتمادی دەخرێتە سەر بۆ ئەوەی ئەو فۆرمە بدرێ بە مادەکە بدرێ بۆ کەرەستە جیاوازانە پەروەردەی مەدەنی یعنی مەکتەبەکان و ئەوەی پەروەردەی پیشەیی لێرەوە ئیتر لە هەندێک دەوڵەت وەکو تورکیا فەرزەن وەکو بەریتانیا وەکو فلان مەوزوعی زمان ئەو گرنگیە پیا دەکە کە نابێ هیچ زمانێکی تر جگە لەو زمانە حاکم بێ لە وڵاتاوە پەروەردەی پێ بکرێت هەموو پرۆسە پەروەردەیەکەی پێ تەواو بکرێت ئەمانە هەمووی لەوە سەرچاوە دەگرن لەو پرۆسەی دروستکردنەوە سەرچاوە دەگرن و ئێمە ئەگەر ئاوا بەو شکلە نەچینە ناو مۆزوعی دەوڵەت و نەتەوە ئەوانەوە لە ڕاستیە وا دەزانین ئەمە شتێکی ئاکەزاییە و ئێمە ئیتر مادام ئاواین و دەتوانین حکمی خۆمان بکەین و کەواتە باچی بکەین ئێمە دەوڵەتین و حەقی دەوڵەت ئەومان هەیە بن بە دەوڵەت جا لەم ئەساسەوە مۆزوعی دروستکردنەوە کێشەی ئێمە وەکو کورد دەست پێ دەکات